بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه والسليم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. خاگەوەرە پاداشی برای بڕێز مامۆستا ئەحمەد بداتەوە کە تیشکێکی کورتی خستە سەر کۆزکردنی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. خوشکان و برانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. وەڵامیش هەر لە مەسافەیەکی کورت تیشکێکی خێرا ئەخەمە سەر ئەو جانیبەی کە ڕۆڵی ئافرەتان چی بوو لەو کۆزکردنەی پێغەمبەر صلی الله تعالى عليه وآله وسلم. خۆی لە خۆیدا کۆچ گۆڕینی مەساری تاریخ بوو لە مێژووی موسڵمانان، دەستکەوتی زۆر بوو، بەرهەمێکی باشی بوو و لە زۆر جانبیشەوە بەڕاستی باسی لێوە کراوە، زۆر شتی باشی لەسەر ئەنجام دراوە. بەڵام بابزانین دایکان خوشکان لەو شۆڕشە گەورەیە چ مەوقیعێکیان داگیر کردبوو، ڕۆڵیان چ بوو، دەور و تەئسیریان چ بوو، ئایا گۆڕانکاری هەر بە پیاوان و کەڵە پیاوان ئەکرێت یاخود بە ئافرەتانیش ئەکرێت. کۆزکردن کە بڵێن لە شوێنێک لە بۆ شوێنێک بەس بەزار خۆشە، بەڵام بە عەمەل لۆ هەموو کەسێک ناخۆشە. بە کەسێک بڵێ کاکە وەرە لە سبێنێ بە وولایەوە سەفەرێک بکە بڕۆ هەولێر، بە پێیان بڕۆ، بە پێیان بڕۆ هەولێرێ. چی لێرە ئێستا لە خۆ ڕابینی بڵێ من سبەینێ ئەسمە هەولێرێ بە پێیان؟ استعدادی نییە. بەڵام ئەگە تەماشای کۆزکردن بکەین، یەکەمین کەس کە کۆچی کردبی لە ئافرەتان هاجەرەی دایشی ئیسماعیل بۆ ڕەزای خوای لەسەر بێت، سەلامی خوا لەسەر ئیبراهیم و ئیسماعیل بێت، سەلامی خۆیان لەسەر بێت. بزانەوان لە چێن دەر هاتنە چێن دەر؟ لە فەڵەستین هاتنە مەکەی مکەڕەمە. یەکەمین کەس لە ئافرەتان کۆچی کردبیت هاجەرەی دایکی ئیسماعیل بووە. بەڵام چ کۆچکردنێک چۆن بەجێهێشت ئیبراهیم عەلەیهی سەلام، ئەوە حیکایەتەکەی قەسەسەکەی هەمووتان گوێبیستی بوون. و لە چێن دەر بەجێهێشت کە بەجێهێشت ئەو شوێنە چۆن بوو، بە چه شێوازێک بوو، ئەگەر بێت و ئێستا ئەوە بیکەی بە فلیم و بە تەسویریکەی و پێشانی خەڵک دەی ئەڵێ ئەوەدانە چ کەڵە ئینسانێک بووینە، بە تایبەت ئافرەت کە لۆ ئەو شتە خەڵق نەکرایە. بەڵام ئەگەر ئیمان سەسپە لە ناو ناخی ئینسان، منداڵێک بەقەدەیان پیا و تااقەت و توانا و غیرەت تێیدا دروست ئەبێت. ئەگەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ سەسپە لە ناخی هەر کەسێک، ئەگەر کەم ئەندامیش بیت گەورەترین ناو تۆمار ئەکات و ئەگات بەلووتکە. ئەگە تەماشای هیجرەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، با بینە پێشتر هێشتا بەر لەوەی کۆزکردن لە مەککەوە لۆ مەدینە دەست پێ بکات، دوو جار موسڵمانان کۆچیان کردیە لە مەککەوە لۆ حەبەشە. لەو کۆزکردنەش ئافرەتان تێیدا بەشدار بوون. جاری یەکەمین 14 کەس چووینە، لەو چواردانە چاریان ئافرەت بووینە. لە دوای ساڵی پێنجەمی بیعثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆزکردنی یەکەمی حەبەشە دەستی پێکرد. لە دوای هەفتەمی ساڵی نبووەت کۆزکردنی دووەمی حەبەشە دەستی پێکرد. لە جاری یەکەمین کە 14 کەس بوون، 3 مانگ لەوێن دەرمانەوە. ئەزانن لە مەکە بڕۆی بچیە ئەثیوبیا، حەبەشەی ئەو کات ئەثیوبیای ئێستا بەشێن دەردا ئەڕۆن، ئەبی لە بەحری ئەحمەر بپەڕنەوە.
ژن و ماڵ و منداڵ لە سەحرایەک دەڕێیکە بەرەو بەحری ئەحمەر بڕوات لەوێ شەوە سواری سەفینە بن ئەبێت سەفینەیەک بێت کەشتیەک بێت چۆن پەڕی بنەوە ئەمانە هەموویەکە بچیەوە لە ماڵە فکر لێ بکەیەوە ئەوانە چۆن لە بەحری ئەحمەر پەڕینەوە کە بەحری ئەحمەر ئێستا بوویتە مرکزی تیزاری هەرچی سەفینە هەیە بەنەردێت و ئەچیت بڕۆ تەماشای کە و لە ئەلکترۆنیات سەیری کە بزانە چ بەحرێکە بزانە چەند گەورەیە ئەی باشە ئەوانە فکریان نەکردن یا رسول الله صلى الله عليه وسلم کوو پەڕین لە بەحرێ ئەمە بەحرن لە پێش ئاخر لێڵێم جێرانەوەی کۆچ تەنها بەزار خۆشە بینە لانی کردداری هەمومان تێیدا دەستەوسانە بین و ڕائەوەستین ئەگە بڵین کەسێک کاکە تۆ ئەوڕۆ کۆچ بکە لێرە بڕۆ هەولێر بە پێیانیش بڕۆ خەتەریاتی شەیە زاد و زەخیش لەگەڵ خۆت بەرە ماڵ و مندار لەگەڵ خۆت ببە لە ڕێگاش مەترسی هەیە ئەگەی ناگەی کابرا هەزاران فکرەکاتەوە بەر لەوەی سەفەر بکات بەڵام ئەوانە سەفەریان کرد لە سەفەری دووەمین لە بۆ حەبەشەی کە 83 کەس کۆچیان کرد لەوانەش دیسان مەجموعەش کە ئافرەتیدا بەشدار بوون کە نزیکەی 12 ساڵ لەوێمانەوە هەتا فەتحی خەیبەر ئەوانە نەگەڕانەوە بێنەوە مەکەی مکەڕەبە شوێنی باو باپیران خاک و نیشتیمان بەجێیان هێش دۆست و ئەحباب ئەمانە کەم نین لێ خوای گەورە دەربارەی ئەوانە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم والذين هاجروا في سبيل الله ثم قتلوا أو ماتوا ليرزقنهم الله رزقا حسنا وإن الله لهو خير الرازقين ليدخلنهم مدخلا أو مدخلا هذه الرواياتنا ليدخلنهم مدخلا كريما ليدخلنهم مدخلا يرضونه وإن الله لعليم حليم أو آيات بس كإنسان والله هان بدات لبو كوس كردن لبيناو خوا أو آيات مجديشي زور قوريتي دابو لأوكتاني كوتيان كرد أوانيان لبرتساوبو أو دسكوتانيان لبرتساوبون مدخل ك ليدخلنهم مدخلا يرضونه كخواي قورا ليرة مجديان بيداد دتان خمس شوينك لشوينك داخلتان أكم كبهشتا يرضونه همو تان بيرا أزم بو باشتي كخواي قورا بو كساني دايا أمن هر أماجة بهندك لو آفرتان أكم كروليان بينيا لكوسكرني بيغمبر صلى الله عليه وآله وسلم ئاسمای کچی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت لەسەر خۆی و باو باپیر و دایک و هەمویانی ئەگە تەماشا بکەین دەوری چی بوو ئاسما لە حاڵەتێکدا کە دووژیان بوو لە مەکە تا دەچوە ئەو شوێن ئەو ئەشکەوتەی کە پێغەمبەر هەم تێیدا مابووە لەوێندەر 3 میل دوورە هەر میلێک 1600 کیلۆیە یعنی کاتە چەند ئەکاتە 4800 کیلۆ ئەوە چوون ئەی هاتنەوەش بە سەحرایەکدا ئەڕوات بەناو خۆڵ و بیابان و زەویەشی دڕکاوی بچیت و بێتەوە ئافرەتێک بچیت ئەرزاقیش بەریت خۆراشیش ببات دوو گیانیش بیت بە ناخۆشترین شوێندا بڕوات کە ئەو چەقەڵ و بەردە و دڕک و داڵی کە لە مەکە هەیە ئەوە غیرەت ئەیوێت غیرەتی ئەوێ کەسێک بتوانی بەو شێوەیە بزانی مەترسی لەسەرە بزانی بیگرن لێدەن بزانی بیگرن ئەیکوژن تەعزیبی ئەدەن بەڵام خۆشویستنی خوا و خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشویستن بۆ نەسرەتی ئەو دینەی وای لێ کردبوو کە ئەو شتانە لە بەرچاو نەگریت عائیشەی دایکی ئیمانداران هەرچی ئیمامی ئەبوو بەکر لەسەر قسە نەکردن لەوەی کە باوکی چێوە چووە زلەیەک ئەخوات بەدەستی ئەبوو جەهل کە گوارەکەی لە گوێی ئەپەڕیت زەلامێکی وەشی ئەبوو جەهل کە بەتوانا و تااقەت و قووەت بیت زلەیەک لە ئافرەتێک بدا و گوارەی گوێی بپەڕیت ئەو جار ئامادە نەبیت نهێنیەک بدرچێنیت احتیفازی پێوە بکات ئەوە دینەوە لە ئینسانەکات ئەوە غیرەتە
ئەوە طموحی قیامەتە، ئەوە بەرگریکردنە لە ئیسلام لەو کاتەیە کە دەنگێک نەکات و تەحەمولی ئەو ئێش و ئازارەیە بکاتن. ڕەقیقەی کسی صفی کێشێک بۆ لەو ئافرەتانەی تەمەنی گەیشتوو بووە 100 ساڵ. ڕەقیقە ئەزانن ئیشی چ بوو ئەو ئافرەتەیە لە تەمەنی 100 ساڵیدا، دەڵێ لە ناو شاری مەکە بەو تەمەنەی خۆی ئەگەڕا ئەسوڕا بە ناو کوڵانەکانی مەکەدا گوێی هەڵدەهێ خستن چ کەسێکەیە لە ناو شاری مەکە لە بازاڕی باز بکات پیلانێک دابنن نەدژی پێغەمبەر سەڵسەڵەم شەوی ئەچوو خەبەرێدا پێغەمبەر یا ڕەسوڵ الله دوێنێ لە بازاڕی ئەو قسەیان نەکرد فلان و فلان ئەوای ئەگوت، هەرچی ئەخباری هەبوو دەربارەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە مەترسیبی لەسەر ژیانیوی هەواڵەکانی کۆ کردەوە و شێوە ئەیگەیاندە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. ئافرەتێک لە تەمەنی 100 ساڵیدا. ئومو سەلەمە یەکەمین بۆ لەو ئافرەتانەی کە کۆچی کردێ لە مەکە و لە بۆ مەدینە. ئەسمائی کچی عومەیس، ئومو مەنیعی ئەنساری، نوسەیبەی کچی کەعب، هەموو ئەوانە ئەزانی ڕۆڵیان چ بوو لە هیزتکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوانە کە ئافرەتانێک بوون لە شاری مەدینە بوون، ڕێیان خۆش کرد لەوەی کاتێک کە پێغەمبەر ئەگاتێ وێندەر عەلەیهی سەڵات وەسەلام دەعو بانگەوازیان تێدا کرد خەڵکانێکیان ئامادە کرد پێشوازی لێ بکەن. ئەوانە ئافرەت بوون. ئەتوو ئەگە بچە شوێنێک کۆز بکەی لە شوێنێک لە بۆ شوێنێکی دیکە، ئەگەر لەو شوێنە کەس نەبی پێشوازی لێ بکات لەوانە تووشی شکست ببی. ئەگەر لەوێنش ڕێ خۆش کرابێت کەسانێک زەمینە سازیان کردبیت پێشوازی لە کەسێک بکەن کە دێتە خاکێشی تر، ئەی ئەوەش سەرکەوتنی ئەو هیزرەتە نەبووە کە ئەوەش خوشکان و دایکان دەستیان هەبووە لەو کۆچەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. خۆشەویستان، ئەم ئافرەتانە و چەندین ئافرەتانی تر بە هەموو جۆرەکانی تەضحیە، قوربانی، شەو نخوونی ئامادە بوون هەرچی ناخۆشیە، هەرچی ئازارە، هەرچی زەحمەتە ببینن، بەڵام ئەو پەیامە و ئەو دەعوەی کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هێناویەتی سەر بگریت. ئەگەر ئەمە یەک مقارنە بکەین لە بینی خۆمان لەگەڵ ئەوان، ئێمە کاتێک ئەڵێن کاکە ئیشێکی خێری لە فڵانکە شوێنە هەیە، سبەینێ بە ئامادە بین بچینە ئەو شوێنە، دەرسێک هەیە، مەحازەڕەیەک هەیە، کۆڕێک هەیە، مەجلیسی زیکر هەیە، ئیشێکی خێری هەیە، توخوا ئێمە لۆ ناتوانین لە ماڵێ بین لە شوێنێک دابنیشین 5 دقە چارەیەک دقیقەیەک گوێ بگرین لە فەرمایشتی خوا، لە ئامۆژگاریی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. لە هەمان کاتیشدا کەیس مەترسیت لەسەر نییە کە لە ماڵ دانیشتی، یەک ئیشیشت نییە، وەسائیلی چوون و هاتیش لە بەردەستدایە، وڵات ئارامە و لە فەڕاحی و خۆشی دای، زەبر و زەنگت لەسەر نییە. ئەوە مڕاجعەیەکی ناوناخی ئینسانی ئەوێتەوە بەڕاستی. یعنی ئەگە تەماشای ئەو موقیفانە بکەین و تەماشای خۆشمان بکەین، واللهی هەز بە ئارەقەی شەرمەزاری ئەکەین، بۆ خودای شەرم ئەکەین. شەرم ئەکەین یعنی وەکو موسڵمانێک بڵین ئێمە لە سەردەمی خۆی لەو تەمەنەی کە هەن بوو ئەگە خوا لێ من پرسی لەو 60-70 ساڵە ئەی عەبدی من دەستکەوتی تو چ بوو لە بۆ ئەو دینەی چت کرد لەسەر ئەو دینەی ئەزیە درای دەستخۆشیت لێکرا ماندیبوونت چ بوو ڕەنجت چ بوو کە ئەگە بێت و تەکلیفەکانی وان لەگەڵ تەکالیفی خۆ بەراوردکەین بڕواتان بێ ئێمە هیچ تەکلیفێکمان لەسەر نییە. لێ خۆشەویستان، ئەوانە کە بڕ تەماشای مێژووکە و بخوێنەوە، ئەوانەی کە ئێڵێن ئەڵێم هەر بەزار خۆشە، ئەگە بێت تەماشای ناڕەحەتیەکانی کۆز بکەین، لەوانەی کە بە ساڵات چوو بوون، لە پیاوان، لە ئافرەتان، لە منداڵان، لە گەنجان، هەمویان دەستیان هەبوو، ڕۆڵیان هەبوو لە سەرکەوتنی
ئەو کۆچکردنەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. بۆیە ئەبێ خۆشەویستان مێژوو ڕوودا و چیرۆک تەنها وەڵڵاهی لەو جێرانەوە نییە. ئەبێ ئینسان پەندی وە لێ وەرگریت، تێی بفکریت، سەرنج بداتێ لۆ ئەوان پێیان کرا لۆ ئەمن پێم نەکرا. تەماشە بەس بەینی مەکە و مەدینەی بکە کە نزیکەی 500 کیلۆمەترە بە پێیان بڕۆی بە سەحرادا بچی چێ ئێستا کە لەو سەردەمێت لە خۆ ڕائبینی ئەوەند بە پێیان بڕواتن و بشزانی کە دوژمن لە دوویتی مەترسی لەسەرە حونەری تێدانێت توێستا کە بڵێن بەخۆشی خۆم گەشتێک ئەەکەم مانگێک بەڕێوە ئەبم لە هەر شوێنی گەیشتێ لی پاڵ ئەدێ و ئیسراحەت ئەەکەی و نان ئەخۆی و خۆت ئەشۆی و دائەنیشی و ئیسراحەت ئەەکەی عیلاج وەرەگری بی ساحەتی خۆت بڕۆی. حونەری لەوەیدایە مەترسی لە دوو بیت دژمن بە دوات دابێت ئەو جا بەڕێگەدا بڕۆی چەک و سلاحی تەواو توێ نەبیت 2 نەفەر بن یان 11 نەفەر بن یان بڵێن 80 نەفەر بیت وەکەوانە کە کۆچیان کرد کە چەک و سلاحیان وێ نەبوو کە دیفاع لە خۆیان بکەن. ئەو جا ئەوانی کە کۆچیشیان کرد هەر لەوێدا نەنیشتن ئەزانی ئەوانی کە چوونە حەبەشە چیان کرد ئەو 83 نەفەرە چیان کرد لەوێندەر گۆڕانکاریان دروست کرد دەعو و بانگەوازیان کرد لە ناو میلەتێک کە موسڵمان نەبوون نەچون لەوێندەر دابنیشن. ئەگەرمە بەس ئەوی بەراوردکەین ئەوان لەوێندە دەعوەیان کرد ئێمە ئێستا کە لەو ژیانەدا دەعو و بانگەوازی ئێمە چییە؟ کەواتە خۆشەویستان ئەوانە دەستکەوتی زێڕینن ئێمە شانازیان پێوە ئەکەین وەڵڵی پێوە سەربەرزین لە هەر شوێنێک باسی شۆڕشی موسڵمانان ئەکرێت موسڵمانی پێی سەربەرز بیت فەخری پێوە بکات شەرممان پێ نەبیت. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی دایە چەک بەرگری لەخۆ کرد بە شانازیشەوە زوڵم مستەمی پێڕاماڵی کیانێشی دروست کرد ئیسراحەتی دایە موسڵمانان کۆچکردن بەر لەوەی عیبادەت بیت بەرگریکردن بوو لە ژیانی مرۆڤەکان ڕزگارکردنی فەقیر و هەژارەکان بوو ڕزگارکردنی کۆیلەکان بوو لە دەستی زاڵمەکان کەواتە کۆچ هەتا ڕۆژی دوایی بەردەوام ببیت. خی گەورە عاقیبەتی هەمولایەکمان خێر بکات وەخوای گەورە لە فەزل و گەورەی ئەو پیاوە بەڕێزانە بێ بەشمان نەکات و هیوادارم ئەم جۆرە حەدەس و ڕووداوانەی کە هەن بە درێژایی مێژووی موسڵمانان کە دروست ئەبن و بەردەوام ئەبن ئێستاش کە هەیە بیکاتە دەرس و پند و وانەیەک و بۆ خۆم و بێ ئەوەی بەڕز و خۆشەویست وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.